الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع أنبياء الله ورسله، خصوصا سيدهم وأفضلهم وخاتمهم محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، برایان خوشکان، السلام عليكم ورحمة الله. ئەم ئاڵقەیەمان لە بابەتی چاو بە خۆداگێڕانەوە ئاڵقەی 28ەمە. لەم ئاڵقەیەدا لەژێر ناو نیشانی دۆستایەتی گرتن لەگەڵ مسلماناندا و میهرەبان بوون لەگەڵیاندا و دووری گرتن لە ناحەزانی ئیسلام هەندێک ڕاستیتان بۆ باز دەکەم و ئەم بوارەژێکێکە لەو بارانەی کە دەبێت تێیدا چاو بە خۆماندا بژێڕینەوە. هەڵبەتە من هەمیشە بە گشتی قسە دەکەم، جا چێ زیاتر دەگرێتەوە چێ کەمتر ئەوە حسابێکی دیکەیە. گرنگی هەمومان پێویستیمان بەوە هەیە، چونکە هەمومان مرۆڤین و هەمومان لێمان دەوەشێتەوە هەڵە بکەین، کەم و کوڕیمان هەبێ، کرچ و کاڵیمان هەبێ، شەیطان زەفەرمان پێبەرێ، نەفس بەسەرمان دازاڵ بێ، گومانی تێدا نییە. دۆستایەتی گرتن بە گشتی لەگەڵ مسلماناندا و میهرەبان بوون لەگەڵیاندا و بەخەمەوە بوون بۆیان، ئەمە بوارێکە کە دەبێت تێدا چاو بە خۆماندا بژێڕینەوە. خوا سبحانه وتعالى چۆن باسی بڕواداران دەکات، دەفەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله أولئك سيرحمهم الله إن الله عزيز حكيم. دەفەرمێ پیاوانی بڕوادار و ئافرەتانی بڕوادار هەندێکیان دۆست و پشتیوانی هەندێکیانن، فەرمان بە هەرچی پەسەندە دەکەن، ڕێگری لە هەرچی ناپەسەندە دەکەن، نوێژ بەرپا دەکەن، زەکات دەدەن، فەرمانبەری خوا و فەرمانبەری پێغەمبەرەکەی دەکەن صلی الله عليه وسلم. ئەوانە کەسانێکن خوا بەزەی پێیان دادێ، خوش زاڵی کارزانە. کەواتە ڕوو لە هەموو لایەک دەکەم بە وەکو خوا پێناسەی کردوین ئاوا بین. والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض. ئەم ئاەتە مبارەکە کە ئاەتی ژمارە 70ەکە لە سوورەتی ئەتەوبە لە سیاقێک و لە ڕەوتێکدا هاتووە کە پێش ئەوە خوا باسی منافقەکان دەکات. دەفەرمێ المنافقون والمنافقات بعضهم من بعض. پیاوانی منافق و ئافرەتانی منافق، واتە پیاوانی مخەنەت و دەغەڵ و دووڕوو و ئافرەتانی مخەنەت و دەغەڵ و دووڕوو هەندێکیان لە هەندێکیانن. يأمرون بالمنكر وينهون عن المعروف. فەرمان بە ناپەسەند دەکەن، ڕێگری لە پەسەند دەکەن. دوایی دەفەرمێ والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض. پیاوانی ئیماندار و ئافرەتانی ئیمانداریش هەندێکیان دۆست و پشتیوانی هەندێکیان، نەگەر هەندێکیان لە هەندێکیان بن. دۆست و پشتیوانی یەکدین، خۆشەویستی یەکدین، سەرخەری یەکدین، هاوکاری یەکدین، دڵسۆزی یەکدین، وشەی وەلی هەموو ئەو واتانە دەگرێتەوە، هی دیکەش دەگرێتەوە. چی دەکەن؟ فەرمان بە پەسەند دەکەن، هەرچی پشتی پەسەندە هەوڵ دەدەن فەرمانی پێ بکەن و بیسەسپێنن، چ لە ڕووی فیکری و عەقیدەیەوە، لە ڕووی ئیمانیەوە، لە ڕووی عیبادیەوە، لە ڕووی ڕەوشتی و ئاکاریەوە، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی سیاسی، لە ڕووی فیکری، لە ڕووی باریکەسێتی، لە هەموو ڕۆکانە هەوڵ دەدەن پەسەندەکان بچەسپێنن. وينهون عن المنكر و قەدەغەی منکەڕ و ناپەسەندیش دەکەن، ئەویش دیسان لە هەموو ڕەهەندەکاندا، چ لە ڕووی ئیمانی و فیکری و عەقیدەیەوە، چ لە ڕووی پرسشەکانەوە، چ لە ڕووی ڕەوشت و ئاکارەکان و چ لە ڕووی باریکەسێتیەوە، چ لە ڕووی کۆمەڵایەتی، چ لە ڕووی ئیدارەدان و بەڕێوەبردنی کۆمەلگا، لە ڕووی ئابووری، لە ڕووی لە هەموو ڕۆکانەوە منکەڕ و ناشەریعەکان و ناپەسەندەکان هەوڵ دەدەن قەدەغەیان بکەن و نایان هێڵن. ئەمجا دەفەرمێ ويقيمون الصلاة ويؤتون الزكاة. نوێژ بەرپا دەکەن و زەکات دەدەن. لە ڕاستیدا نوێژ بەرپاکردن و زەکاتدانیش بەشێکن لەو پەسەندانی کە دەبیان چەسپێنن. ويطيعون الله ورسوله. فەرمانبەری خوا و پێغەمبەرەکەی دەکەن عليه الصلاة والسلام. أولئك سيرحمهم الله. ئەوانە خوا بەزەی پێیان دادێ. ئەگەر دەمانەوێ لەوانە بین کە شایستەی بەزەی خوا بین، با بەو شێوەیە بین کە خوا پێناسەی کردوین. با دۆستایەتیەکەمان بۆ هەموو ئەهلی ئیمان بێ، بە پیا و ئافرەتەوە، بە ورد و درشتەوە، بە نێر و مێوە، بە هەموو ڕەنگ و شێوەکانەوە،
و با هەوڵ دەین لە بەرامبەردا ئەوانەی کە دژی ئیمانداران و ئەهلی ئیمان و دژی ئیسلام و ئەهلی ئیسلامن ڕق و بغز و دژاتیمان بۆ ئەوان بێت هەڵبەتە ئەویش لە بواری ڕوبەڕووبوونەوەدا یاخود لە بواری دووری لێگرتن لە ڕووی فیکری و عەقیدەییانەوە ئەگەرنا لە ڕوو ڕۆشت و ئاکارەوە دەبێت لەگەڵ هەموو کەسدا چاکەکار و خۆش ڕەفتار بین وەکو خوا سبحانه وتعالى سورة ممتحنة دفرمي لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين خوالتان قد غناك كسانك لسر دينتان دجاتي عن نكردون ولا مالو حالي خوتان ودريان ناون خوالتان قد غناك لقال يندا تشاك كارو بخشر وبخشن دبن خوا بخشراني خوش دبن مەگەر کەسێک لەسەر دینمان دژاتیمان بکە یاخود هەوڵدا لە ماڵ و حاڵی خۆمان وە دەرمان بنێ وەکو چۆن جوولەکە زایۆنیەکان مۆسڵمانانی غەزە و فەڵەستین لە ماڵ و حاڵی خۆیان وە دەردەنێن و وە دەریان ناون مەگەر کەسێک ئاوا ئەگەر ناخوار ڕێمان لێ ناگرێ لێمان قەدەغە ناکە با کەسێک هاودینیشمان نەبێ ڕێمان لێ ناگرێت کە لەگەڵیدا چاکە کار بین و خۆش ڕەفتار بین بەڵام با ئێمە وریابین لەگەڵ ئەهلی ئیماندا لەگەڵ ئەهلی ئیسلامدا میهرەبان بین بەڕەحم بین دۆست بین دڵسۆز بین لە بەرامبەردا با خۆ دوورگر بین لەوانەی کە ئەهلی کوفرن ئەهلی نیفاقن لەوانەی کە دژایەتی ئیسلام و موسڵمانان دەکەن و با خۆمان بپارێزین لەوەی ماستاویان بۆ بکەین لەوەی خۆیان لێبەرینە پێش بە تەماعی پارە و سامان و بەرژەوەندیە کە لە دەستیاندا هەیە چونکە ڕەنج بە خەسار دەبین ڕەنج بە خەسار دەبین شەرمەزار و عەیبدار دەبین خوا سبحانه وتعالى ئیمانداران بەو شێوەیە پێناسە دەکا ڕوحەماء بەینەهم لەنێو خواندا بەڕەحم بەزەین ئەذیلەة عەلى المؤمنین لەگەڵ بڕواداراندا میهرەبان و نەرمونیان و لێبوردن بەڵام لە بەرامبەردا ئەشیداء عەلى الكفار لەسەر بێبڕوایان توند و سەختن هەڵبەتە لە حاڵەتی ڕوبەڕووبوونەوەدا و ئەعیزەة عەلى الكافرین لەسەر کافران بەدەمار و زبرن کەچی مسلمانی وا هەیە بە پێچەوانەوە لە بەرامبەر ئەهلی کوفردا لە بەرامبەر ئەهلی نیفاق و تاوان لاداندا نەرم و نۆڵ و میهرەبانە لەگەڵ ئەهلی ئیسلامدا ڕق و تند و زبرە کاکە حسابەکە لێ تێکچوو بە قوربان چاو بە خۆدا بجێڕەوە و ئەوانش کە بە دەورتەوەن چی دیکە هەڵیان بەخەڵەتێنە چاو بە خۆدا بجێڕنەوە ئەوەی کە تۆ مامەڵی پێ لەگەڵ ئەهلی کوفر و نیفاق دەکەی بیگوازەوە بۆ گەڵ ئەهلی ئیمان ئەوەی کە مامەڵی پێ لەگەڵ ئەهلی ئیمان دەکەی کە لەگەڵیان مۆن و مرچی و سەڵاویان لێ ناکەی و ڕووگرژی و دەیان بغزێنی بیگوازەوە بۆ گەڵ ئەهلی کوفر و نیفاق و لادان لێت تێکچووە من دڵسۆزانە قسە دەکەم بەڕاستی چونکە خوای پەروەردگار لێم دەپرسێتەوە تۆ خوای پەروەردگار شارەزای کردبووی لە دینی خۆی چیت بەو خەڵکە گوت بە تایبەتی ئەوانەی کە لەسەر حساب حسابن بە تایبەتی ئەوانەی کە بانگەشەی ئەوە دەکەن یا خولافی ئەوە لێ دەدەن خەڵک بەرەو خوا هیدایەت دەن و بەرەو ئیسلامیان بێنن و دینداریان فێرکرد چیت پێگوتن ئەنجا با ئێمە وریابین لە خۆمان شەیتان زەفەرمان پێ نەبا بە بڕووبیانووی جیاجیا کاکە ئاخر ئەوانە ئەوە ئەهلی داهێنانن ئەوانە ئەهلی لادانن ئەوانە ئەهلی تاوانن ئێ باشەوە لە موسڵمانە بەڵام تاوان و لادانی هەیە دێ بۆ خۆت یعنی هیچ گوناح و کەم و کوڕت نین جاگەر ئەوە بکەینە بیان و دەستە چیرێ دووریگرتن لە موسڵمانان خۆ نابێ هیچ دوو موسڵمانێک سەڵاو لە یەکدی بکەن مەگەر یەکێکیان بڵێ من مەعسوومم لە هەرچی گوناح و هەڵە هەیە کەس دەتوانێت ولافە لێ بدا خوا دەفەرمێ فەلا تزەکوو ئەنفوسەکوم هو ئەعلەم بمەن اتقا خۆتان پاک و چاک دەرمەهێنن بە قسە بە لاف لێدان خوا دەزانێت چێ پارێزی کردووە کەواتە ئەگەر گوناح و لادان و هەڵە و پەڵە بکەینە بیانووی ئەوەی سەڵاو لە یەکدینەکەی نابێت دوو موسڵمانێک سەڵاو لە یەکدی بکەن نادەبێ برا خوشکەکانمان بەعیب و کەم و کوڕیەوە بوێ ئەگەر دڵسۆزین بۆیان با هەوڵ دەین کە بۆ کوڕەکانت چاکەین بۆیان ببینە ئاوێنە دڵسۆزانە لیان بچینە پێش وەرە برام خوشکم ئەو شتە غەڵەتە وەکو چۆن ئێستا ئێمە دەیکەین من بە دڵسۆزانە بە پەرۆشەوە
قسە دەکەم بەڕاستی ڕقم لە هیچ کەس نییە بەڵام ڕقم لە صیفەتی خراپە بە تایبەتی کەسانێک کە لافی گەورە گەورە لێ بدەن کەچی کردەوەیان لەسەر ئەرزی واقع پێچەوانەی لاف لێدانەکانیان بێ. بێگومان ئێمە هەموو پێکەوە جوانین و هەموو تەواوکەری یەکدین و تەنیا بۆ خوا باشە سبحانه وتعالى ئەویدی هەم پێویستیمان بە یەکدی هەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشای چ وێنەیەکی جوان دێنێتەوە بۆ وێناکردنی مسلمانان بۆ تەبایی و یەکدی خۆشویستن و دڵسۆزیان و بەپەرۆشبوونیان پێکەوە. دەفەرمێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كجسد واحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. وێنەی بڕواداران لە یەکدی خۆشویستنیان و هاوسۆزیان و بەزەییان بەرامبەر بە یەکدی وەکو جەستەیەک وان. ئەگەر ئەندامێکی ئازارێکی هەبێ هەموو ئەندامەکانی دیکە هەموو جەستەکە هاوبەشی دەکەن لێی دەگێڕنەوە بەچی بە تالێ هاتن و بە شەو نەخۆنی. تدانێکت بێشێ ئارامت لێ هەڵدەگیرێ بە ئاوا بین پێکەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەیەوێت ئاوا بین پێکەوە. هەروەها لە فەرمایشتێکی دیکەدا وێنەیەکی دیکەمان بۆ دێنێتەوە دەفەرمێ المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا وشبك بين أصابعه. دیوار چۆن ڕادەوەستێ خشتەکان یەکدی دەهۆننەوە. دەفەرمێ بڕوادار بۆ بڕوادار وەکو دیوار وە هەندێکی محکەم دەکا يشد بعضه بعضا قایمی دەکا خشتەکان دەچنە نێو یەک بۆیە ناڕوخێ. ئێمەش دەبێت ئاوا بین پێکەوە نەک لە یەکدی بخوێنین نەک سەنگەر لە یەکدی بگرین نەک یەکدی ببوغزێنین نەک زەم و غیبەت یەکدی بکەین نەک بە شکانی یەکدی دڵخۆش بین. خوا ئاگادارە من هەر مسلمانێک عیبێکی هەیە کەم و کوڕێکی دێتە ڕێ کە بە زۆری ئەوانەی لافی زلزل لێ دەدەن ئەوانە عیبیان زۆر دێنە سەرێ چونکە یەکێک لە سزاکانی خوا بۆ مسلمانان ئەوەی کە لە دنیادا سزایان دەدا هیوا لافی زلزل لێ دەدا دوای عیبێکی گەورەی دێتە سەرێ. من پێم ناخۆشە بۆ دەڵێم برایەکی مسلمان و خوشکێکی مسلمانە دەزانم خەڵک پارێزراو نابێ لە هەڵە بەڵام کاتی عیبێکی گەورەی لێ دەردەکەوێت دەزانم بۆ مسلمانان خراپە بۆ خۆشی پەرۆشمە وەکو برایەک وەکو خوشکێک دەبێت ئاوا بین پێکەوە بۆ یەک بە بەزەیی بین بۆ یەک بە پەرۆش بین بە تەنگ یەکدێوە بین هەوڵ دێن یەکدی جوانکەین یەکدی چاککەین نەک یەکدی ناشرین کە یەکدی بڕوخێنین. فاشیلترین کەس ئەو کەسەیە بێوێ خەڵک ناشرین کە بۆی خۆی جوان بکەوێتە بەرچاو. نا خۆت چاکە و خەڵکی لەگەڵ خۆت چاکە. و فاشیلترین کەس کەسێکە بەهۆی ڕوخاندنی خەڵکە و خۆی بینا بکە نا خۆت بینا بکە خۆت چاکە. خۆی پروردگار بەو شێوەمان لێ بکە کە بۆ خۆی پێخۆشە و بەو شێوەمان لێ بکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی و وێنەی بۆ هێناوینەوە بە تەنگ یەکدێوە بین بەدەم یەکدیەوە بچین یەکدیمان خۆش بووە بۆ یەک بە پەرۆش بین بۆ یەک دڵسۆز بین و هەوڵ دێن یەکدی چاککەین و جوانکەین و ڕێککەین و پێککەین چونکە بە هەموومان دەتوانین کارێک بکەین کە پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم ئێستا لە جیهانی بەرزەخەوە پێمان دڵخۆش بێ کە دەفەرمێ کردەوەکانی ئومەتم هەموو پێنجشەمە و دووشەمەیەک پێشان دەدرێن و پاشان کاتێک لە عالەمی بەرزەخدا دەچینەوە خزمەتی دڵخۆش و سەربەرز بین و لە قیامەتیش سەربەرز بین بەوەی کە دڵسۆز و بە پەرۆش و بە تەنگەوە بووین بۆ تێکڕای مسلمانان و تێکڕای ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم چ لە دەوروبەرمان چ لە نێو خۆماندا چ لە دەوروبەرمان چ دەوروبەری دوور و چ دەوروبەری نزیک. لێرجا کۆتای بە ماڵقەیە دێنین و صلی الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.